سڵاوتان لێبێت ئەمە ڕۆک خۆتان باس کرد ئەمە ڕەشنووسە لە لیژنەی ئاسایش و بەرگری کۆنگرێس ئامادەکراوە تاوکو ئێستا لەوێ و دەنگی لەسەر نەدراوە تا دەبێت بۆی ببێتە پرۆژە یاسا دەبێت لە ئەنجومەنی نوێنەران دواتر لە ئەنجومەنی پیران دەنگی لەسەر بدرێ بە ئەگەری زۆرەوە هاکار لە نێو کۆنگرێز بەگشتی هەم لە ئەنجومەنی سینات هەم لە ئەنجومەنی نوێنەرانیش کۆدەنگێکی زۆر هەیە لەسەر ئەوەی کە پێویستە هێزەکانی پێشمەرگە بە هاوتەریبی لەگەڵ هێزە ئەمنیەکانی عێراق سیستەمی بەرگری ئاسمانیان پێ بدرێت خۆی ئەم پێشنیازە لە چەوە هاتووە لەوەی کە لە ساڵانی ڕابردوودا چەند ساڵێکە هێزەکانی پێشمەرگە یاخود سنووری هەرێمی کوردستان لەلایەن بە درۆن بە موشک بە چەکی جۆرا و جۆر هێرش دەکرێتە سەر هەرێمی کوردستان و زۆر جاریش ئەنی ئەم هێرشانە نزیک بوونە لە هێزەکانی ئەمریکا لە کۆنسڵخانەی ئەمریکا لە هەولێر ئەمە لەوە هاتووە بینیشمان ینی لە ساڵی ڕابردووشدا کێڵگەنەوتەکانی هەرێمی کوردستانیش کراونەتە ئامانج هەم بە لە ڕێگەی درۆن و موشکەوە کە بەشێک لە هێرشەکان لە دەرەوەی خاکی عێراقەوە بوونەوە بەشێکیشان لە ناو خۆی عێراقەوە هێرشکراوەتە سەر کێڵگەنەوتەکان کە لەم ناوچانە ژمارەیەک کۆمپانیای ئەمریکا لەوێ وەبەرهێنان دەکەن تا چەند ئەم پرۆژە یاسا پەسەند دەکرێت ڕاستێکی کۆدەنگێکی زۆر هەیە لە ئەنجومەنی سینات و ئەنجومەنی نوێنەران کە دەنگ لەسەر ئەم پرۆژە یاسایە بدرێت و پەسەند بکرێت ئەوەی ئەگەڕێتەوە جێبەجێکردنەکەی لەلایەن وەزارەتی بەرگری ئەمریکایە و بەهاو بەشیشان خود بڵێن بەڕاوێژ لەگەڵ وەزارەتی دەرەوەی ئەمریکا بەیەکۆ ئەم پێویستە ئەم پلانە جێبەجێ بکەن ئەمەی لە پرۆژە یاساکەدا ئاماژە بۆ کراوە ئەگەر پەسەند کراوە نەبێت لە تاخیرتر بێت لە 1 شباتی 2024 واتە لە ماوەی مانگێکی بودجەی 2024دا کە پێویستە وەزارەتی بەرگری ئەم پلانە جێبەجێ بکات ئەگەر هاتوو دەنجی لەسەردرا بەڵام مەرجیژدانراوە بۆ نمونە ئەگەر وەزارەتی بەرگری نەیتوانی ئەم پرۆژە یاسا ئەم پلانە جێبەجێ بکات دەبێت هۆکاری بەهێز هەبێت دوو هۆکار هەن یەکیان لەوانە ئەگەر بێت و ئەمریکا یاخود ئەو چەکانی ئەمریکا لە بەردەستی نەبێت هێزبانی بڵێ مەبەستندا سیستەمی بەرگری ئاسمانیە یاخود سیستەمەکە کەم بێ ئەم دوو هۆکارە وەکو مەرجدانراون کە وەزارەتی بەرگری نەتوانێت جێبەجێ بکات بەڵام دەبێت ینی وەزارەتی بەرگری بە بەردەوامی لە ماوەی هەرسی ڕۆژ جارێک بە لیژنەی بەرگری ئاسایش و بەرگری کۆنگرێس بڵێت کە بەهۆی ئەم هۆکاران ناتوانین ئەمە ئەم پلانە جێبەجێ بکەین ئەوەندەی من پرسیوە لە کۆنگرێسمانەکان لە ڕابردوودا چونکە ڕاستەکە خۆماوەیە کە ئەم پێشنیازە هەبووە دواتر نووسراوەتەوە لەلایەن لیژنەی ئاسایش و بەرگری ئەوەندەی من قسەم لەگەڵ کردوون دەڵێن لە کۆنگرێس هاودەنگێکی زۆر هەیە کە ئەم پرۆژە بڕیارە ببێتە یاسا و بچێتە سەرمێزی جۆ بایدن ئەویش پەسەندی بکات عادەتەن وایە ینی کەم پرۆژە هەیە کە لە ئەنجومەنی سینات و ئەنجومەنی نوێنەران پەسەند بکرێت سەرۆکی ئەمریکا پەسەندی نەکات بە تایبەت ئەم پرۆژە یاسایە هەر تایبەت نییە بە هێزەکانی پێشمەرگە بەڵکو تایبەت بە هێزە ئەمنیەکانی عێراقیش واتە ناشکرێت ینی زۆریش زەحمەتە ینی ڕەنگە ڕێگەی تێنەچێت کە ئەم سیستەمە بە هێزە ئەمنیەکانی عێراق بدرێت بەڵام هێزەکانی پێشمەرگە تێیدا بێبەش بکرێن بۆیە ئەگەر هاتوو پەسەند کراوە بە دڵنیاییەوە ئەم سیستەمە دەدرێتە هێزەکانی پێشمەرگە هەروەکو لە پرۆژە یاساکەشدا هاتووە لە ڕەشنووسەدا ئەم پێدانی ئەم جۆرە چەکە بۆ ئەوەیە کە هێزەکانی پێشمەرگە و هەروەها هێزە ئەمنیەکانی عێراق بەرگری لە خاکەکە بکەن بۆی ئەو هێرشانی هەم بە شێوەی درۆن بە شێوەی موشک و بە شێوەی جیاواز دەکرێنە سەر خاکی عێراق. ئەیسا حەسەن نوچەگانی کوردستان 24 لە واشنگتن سپاس ئێستا سپاس ئەیسا